ڕێز و خۆشەویستی هاوڕێڕۆ باس لە ئالان حەمەسعیدی وەزیری پەروەردەتان بۆ دەکەین تا ئەم بۆش دەکەم سروش دەکەم هەیە لەسەرکەی سەگ ئیش بکەم لەو کارەکتەرانە مێژویان هەڵدەدەینەوە ئیشیان نەسە دەکەین کە دەبنە ڕێگر کە مەسەلەن لە ناو کۆمەلگا دەوریش خراپ دەبین ئێستا ئەو ناڕزایەتی مامۆستایان هەیە دەبی پشگیری بکە تاکە هیوایە جم و جۆڵەکی پرۆتستۆ هەیە لە شەقام لە ناو خەڵک و 4 مانگە موچەش نەدرایە ئەگەر ئەوە سەرکوت بێت دەسەڵات دە هەندە زیاتر تاوان دەکە یەکێک لەوانە ئەو هەمە ئالانە کە دەوری زۆر خراپ دەبینی بە تایبەتی دوای ئەوێ کەزانیم هەڕەشەیان لە مامۆستایان ئەو لێر کرد وەرە تو وەزیری پەروەردە بی هەڕەشە بکەی ئەوە چ پەروەردە و ئەخلاقەکە لە هەموو ئەوە گرنگتر ئێستا دێمە سەرێ بزان ئەو ئالانە چۆن بووە برادران ئالان تا 2003 کادری پارتیش نەبووە ئەندامیش نەبووە براچەوە نای چۆمان هەڵاتیە لە شەڕی ناوەخۆ ئێستا کە مدیر مەکتەبیتی لە پارتی هیچ پلەی نەبووە حیمای نازم چێ بوو وەڵای حیمایشێک لە بەرپرسەکان وەزانی فازڵ میرانی بۆ چپە هیچ تکی نەبووە دقیق نەمی فازڵی بەس کابراشی ئاوارە بۆ هاتا هەولێری بەڵام ئالان لە 2003 کاتێکی من هەورامی دەستا سلێمانی خەڵکی دەکردن پاراستن لە 2002ەوە کە مەسرور هاتەوە تەکانی پێداگەنا پێشتر زۆر زەئیف بوون و خەڵکیشیان نەبووە پاراستن هەتا 2007 ئەو هێزە کاریگەرە نەبووە بە دوای دو چەند ساڵێک ئەو زە مەسرور خەڵکی دروست کرد خەڵکی کڕی ئیشیان کرد پێگەی بەقووە دەبوو بە گەرموگوڕی هاتەناوە یەکێک لەو مەخلوقانە ئیتیمامی پێدا ئەو ئالانەیە یعنی ئالان وەزیری پەروەردە بناغەکەی لە کابرایەکی سیرخۆڕ دەنگ تۆمارکەر جاسووسی لەسەر خەڵک کردیە وەزیری پەروەردە هەر ئەوش کارەساتەخە وەزیری پەروەردەبی کەسێکی زۆر پرۆفشناڵ مەسەن نمونەی وەکو کەریم شەریف قەرەسەتانی بیت کرد شارەزایەکی لە کۆمەلگا من قەزم لێرە ئەوێ شارەزایەکی لە ڕەوشەیە نەکرا من نازانم کەسێتی چۆنە بەڕاستی بەس مەسەن ئەو قسانێک کە دەیکا ئەنی شارەزایەکیە لە ناو کۆمەلگای کوردی کەچی مەسرور بازانێتی ئەوەی دێنی سەرتان باز دەکەم تا ئەن ئەوە یەکسەر پاراستن دوای ئەوەی هێ من هەورامی کە خۆی ڕاوێژکاری پاراستن بوون ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیان لە بەشی میدیا ئیشی دەکرد تا ئەن هەموو ئەوانەی راپۆرتی ڕخنەیان لە پارتی دەکرد ئەو دەکردە ڕەفعی دەکرد و لە زمانە بیانەکانیش بە حکمی ئینگلیزی دەزانی هەمن هەورامیش کابراایکی زۆر تاوانبارە ئەوجا ئەکسەر دەیکەنە ئەندامی لقی 23 پارتیکەواتە دەرەوەی شار دوای ماوەیە کە ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی پارتی دروست دەبی دەیکەنە ئەندامی سەرکرداتی و کونێنەری پاراستن دوای هەردەیکەنە بەرپرسی لەعلم ئەڵێن یعنی کادیرانی سلێمانی پارتی زۆر ناقایل بوو لەبەرەوەی ئەوە هیچ باگراوندێکی پارتی بوونی نەبووە لە پڕەکاتیە بوو تا ئەو کەڵەگازە لە ناو لقی چار و ئەوانەی پارتی و لەو لقانە بەس ئیشی سیخوڕی بووە یعنی ئیشی سیخوڕی لەو پاراستن بوو ئەو وای گۆت ئەو وای کرد دەنجی ئەدهەم بارزانانی ئەڵێن تەزدید کردە دەورەشی زۆر خراپێت تا ئەدهەمیان بە دەرکردندا لە سلێمانی یعنی ئەوە یەک لەوانە بووە نوێنەری پاراستن بووە لەو منتیقەیە ئیشی کردیە زۆر بە چالاکیش ئیشی کردیە و زائیدەن خەڵکی کردێ لەو پاراستن خەڵکی کردیە کە ئەوە یعنی شەرمەزاریە مەسرور بارزانانی کەسێک کە وەزیری پەروەردەیە تا ئێستاش هەفتانە دەستە سلێمانی چی کەسایەتی بیان بزانێکێک پێگەی هەیە پارەی دەداتی ئەڵێ ئەوە هەدیە برا گەورەیە 50 وەرەقە لە 200 وەرەقە لە توازە محەممەد زەڕاعیان گوت تێنها لەو ماوانە پێشووە کەیە چۆ 50 وەرەقەی دایتی توخوا وەزیری پەروەردە بۆ ویژدان کردبی پارەی دابەش بکە دەبێت علم و سەقافەت و پەروەردەی تەوزێ بکە بە هەر حاڵ تا فەرهاد پیرواریشی بدایەت کڕی فەرهاد پیرواریشی ماوە کڕی مەترسەنای مەسروری دەکرد بی کابینەی نێچیرەوەیە دا لەگەری زوو بە شەڕات جوونی پێدا بوو فەرهاد گرنتی کەس نییە لەبەر چێ پارەی پێداتن مەتقی دەکات دای ئەوە جوێنیشی پێدەدا بە هەر حاڵ ئەستێرە کەریم ئەو کڕی ئەو ئەم بزانم تا ئێستاش پارەی دەداتی دامی وەرە ئەو شتانە دەکات دامی ئەو شتانە دەکەن لە ناو کۆمەلگا هەر بۆ خۆی ویژدان کڕین و قەڵەم کڕین یەکێک لە دیار تێکشکانی ئینسانە یعنی هیچ فەرقینە لەگەڵ لە شفرۆشی هیچ فەرقینە کاتێک ئەتوو دەی عەقڵ و ئەوە دەکە بەرحاڵ زۆر لەسەر شتانە ئەوە کرا لە ناو پارتی مەرغوب نییە تا ئێستاش بە هیچ هەڵبژاردن و چ نەیبرتەوە
یعنی دەرنەچوو هەمووی تەسکیەی پاراستن فەرز کرا تا ئاخرجار کرا بە وەزیری پەروەردە کە کابینەی نوێم دروست بوو بۆیە دەیانگوت یعنی هەتا شێرزا سەسپیە کە بەرپرسیدارایی ئەوەیە 500,000 دیناری دەدایە لە پارتی موچەیەکی زۆر بچوو بوو لەبەرەوەی لە مناو مەلەفەکەی هیچ باگراوندی پارتی بوونی نییە هیچی نییە لە دوای 2023 مناورامی تەسکەی کرد لە بۆ مەسرور بارزانانی ئەویش ئێستاکە بوویتە نوێنەری وی ئیش بۆ پاراستن دەکە ئەی هاوار کورێ خەڵکانێک لەو دەستگا ئەمریانە ئیش بکە نابی بچنە دەکرێ بچنە ناو سلکی ئەمنی بەس ناکرێ بچنە ناو سلکی پەروەردە و کارەزاتەشکەیە هاوڕێیان یەک دوو چیرۆکی ئەوەتان پێ برێم ئەو ئالان حەمەساییتی ئالان یعنی تۆ بزانە ئاست نزمی کابرا کادیرێکی بەرزی سلێمانی نامێنایی بدەم ڕەوانی کرد لە شفرش ئەم شتەکەم نووسی بوو هەڵە بوو وەختی خۆی نووسی بووم ئەو داقیق بوو 2 ساڵی بەسەرداچوو یەکێک لە کادیرە دیارەکانی پارتی لە بۆکن دوکان ئافرەتێکی لە شفرۆشتن دەنێرێت ماسەم دەزانێت یعنی داقیق نینەوە ئەچێت چ دەکاتم تو تەسەوەڕکە بۆی بیکاتە راپۆرت لنگێک لە پێڵاوی ئەو کەسەی لە ماڵەکەی دەچیتە دەسێت دەباتە پاراستن تەسلیم دەکا ئەڵێ ئەو کادیرە ئێستا لە ماڵی ئەو ئافرەتە لە شفرۆشەی بووە ئەوش پێڵا ئۆکو بەڵگەهی ناتی تەسەوەڕکە ئەوە ئێستا وەزیری پەروەردەیە بچی پێڵاویەکەی بدزی مەسەلەی دەستدرێژی یان بەکارهینانی پێکەی لەو مەسەلەی ژن ئەوەشی لەسەر هەیە ئەوەشی لەسەر هەیە ڕاستن دە قسەی مزامەلەوەی دەکە بەس کورە کارە ساتە تو پێڵایی هاوڕێکەی خۆت بدزی بیکێ راپۆرت بڵێ ئەوە بەڵگە لەسەر ئەوەی زائیدەن ئەتا ئەو هەندێک پەیسە بۆ ڕخنیان لێ دەگرت وەکو پەروەردەنێت ئەوەی زانیاری پۆلی 9 و 12 ئەوانەی هەموو دیتەوە دەکڕی یعنی ئەو یەکێک لە کارە هەرە قێزەوەنەکانی ئالان حەمەسەعیدە هاوڕێیان ئەوە مەسرور بارزانانی کردیە ئەو وەزیری پەروەردەی کە 4 مانگە مامۆستا ماندەگری هیچی نەکردی هەتا وتیانەوە بڕیاری ئەوەی دەرچوو گوتبی ئەمە بڕیار ئەوە دەکەن قبوڵمانە پلە بەرزکردنەوە کە مافە لە هەموو دنیا لە سوید هەموو ساڵێ موچەیەک زیاد دەبێت چەند کڕۆنەکە زیاد دەبێت و هەموو بەشەرێک ئەوی لە هەموو دائیرەکی پلەی بەرزەکە کێچێکە داخوازەکانی مامۆستایانە گوتوی قبوڵمانە ئێستا مەسرور پاپە پارە زۆرە یعنی وەکو برێت لە دەویان داوە هیچ چەند جێبەجێ ناکەن ئەمە بوویتە وەزیری پەروەردە کەسێکی سیخۆر فاشل کە وەزارەتەکەی لە هەمووان بەچێشترە پێڵاوی خەڵک بچی بیکێ بەڵگە دامی ئەو خەڵکانە بکە کە گوێن دەدەن کە زمانشی زۆر ناشیژنیان لە سوسیال میدیا هەیە خەڵک بکڕی خەڵک بکڕی لە بۆ ئەوە بچی وجدان بکڕی کاچ خۆمەزیارە وەزیری پەروەردە بناغی کۆمەلگایە چۆن دەکرێت لە کەسێکی وا بیت بەس چ بکە ئەوە مەسرور بارزانانی ئەو ئالان حەمەسەعیدە داینە کاتێکی خۆش